ئیشەم شەو وەردەبێ خەمی دڵم لەسەرکەم لەگەڵ جلی بچێنید کفنی سپیم لە بەرکەم خاین بووی لە مەشقەدا ناتوانم لێت نەزەرکەم ئەبێ خەونی ئاڵۆزت لە ناو خەیاڵم دەرکەم نامەوێ بە یادی تۆ ژینێکی بێ سەمەرکەم بێزار بوومە کەیتر تامی تاڵی خەنجەرکەم هەزار جار دڵیان بردم سیخا بە چەند نەفەرکەم بووم بە کەسێ دڵشکاو هێندا ئەگەر مەگەرکەم ئەمەوێ دەنگەڵ بێنم هەموو دنیا خەبەرکەم بڵێ مەشق درۆیە بە سەباکەم زەرەرکەم لە لای شێخ یاسینم من دەبێ خۆم بۆی نۆکەرکەم لە لای حاجی دیدارم بە بەند بەختەوەریەکەم بەناڵە و هاوارەوە لە دووری تۆ دێوانم دەژیم بە ئازارەوە لە دووری تۆ دێوانم دەژیم بە ئازارەوە شەوان خۆم سەرقاڵ دەکەم بە وەرگ و بەتارەوە یا دەبمە مەسیبادە یا لێو بە سیگارەوە خەفەت میوانی دڵە بەقین و بەقارەوە جا چۆن چۆمی باوانم بە فرمێ سگبارەوە چۆن ڕۆژم لێ بێتەوە بە ئەم شەوە تارەوە بێزار بووم لە ژینی خۆم هەڵواسێم بەدارەوە لە لای مامەدیدارم لە لای مامەدیدارم مە من بەدەست خزمەتکارەوە دێوانە تەماشا وشەکانی هەر یەک باسی خەمێکە گەر بە وردی بڕوانی دێرێک باسی ئازادی لە خەونی نیشتیمانی دنیایەک لە کەلیمە بۆ هونەر و هونەروانی با سڵاوێکی لێ بکەم بۆ شێخ یاسین بارزانی سڵاو لە حاجی دیدار لە ریزی حاجیەکانی بۆی هەناسەم پێ نەدا لێو دەنێم بە لێوتەوە با کەس لێوی لێ نەدا دەماگر و پشتۆ کەس سەری لەم جێنەدا هەموو برینەکانم با لە ترش و خوێنەدا دڵخۆشتیم بە ئەو یارەی بە ئازارم گوێنەدا نەبێتە عەزیزی من جاری خۆی لەم ڕێنەدا بێزگە لە منی دێوانە جامەیلی بەچێنەدا من لە لای شێخ یاسینم هەر بیبینم لە زەودا دوژمن بە حاجی ناگا مامە مەگەر لە خەودا دوژمن بە حاجی ناگات مامە مەگەر لە خەودا
لە بنایە گەرچی باوک عەزیزە گەرچی باوک عەزیزە چرای ژیانەدایە گەرچی باوک عەزیزە چرای ژیانەدایە چەندین ساڵ گەورەی کردین بەدەنگی لایە لایە مرۆڤ چەند خۆپەرستە ڕابردووی وە بیر نایە نازانێ کامە ڕێگە بۆ ئەم ڕێگەی هێنایە جەرگم پڕپڕ لە ژانە برینم خوێنی نایە وعدم بەخوای خۆم داوە هەتا دنیا دنیایە دوور نەکەوم لە ڕەحمەدێ لە ئەم سێبەر و سایە تا بژیم لەم ژیانە دایکم بۆ من پاشایە لە خزمەت شێخ یاسینم بۆ من وەکو پاشایە لە لای حاجی دیدارم هەرچی حاجی دنیایە دووبارە بۆ شێخ یاسین کسرا دێوانەی لە خزمەت لایە تۆی وادەم کوژێ ئەوەندە تەنیا مەڕۆ کەساسم پەنا هەندەم وێڵ و مبتەلام مەڕۆ کەساسم پەنا هەندەم وێڵ و مبتەلام مەڕۆ دڵبڕ مەکە لە خەم و لە ئازار و زام مەڕۆ ماڵم بێ تۆ دەیجورا بێ شەمع و چرام مەڕۆ هەتاکو دەمی مردن بمێنەوە لام مەڕۆ هەناسە و دڵ و گیانم یاری نێو نەما مەڕۆ دڵی بێناز بێ سوچە ئەمن بێ خەتا مەڕۆ لە ژیانی خۆم ڕەشبین کزم بێ یوان مەڕۆ لە پاییز و خەزانم من غەرقی گەڵام مەڕۆ وەک دارێکی بیر کزە بای هەژا مەڕۆ دوورم لە گوڵ و گوڵزار بەوەری ناشنا مەڕۆ بوونم بەندە بە چاود دڵپڕ لە بریا مەڕۆ کۆچداگری تێبەردام وەک مۆمێ سوتا مەڕۆ دەردەدارم پەشێوم بەجارێ فۆتا مەڕۆ دڵی من هەر تۆی دەوێ عاشق و شەیدا مەڕۆ لە خزمەت شێخ یاسینم لە خزمەت شێخ یاسینم دێوانم لە خزمەتۆ لە لای حاجی دیدارم بۆ دنیا خەفەت مەخۆ تارتونە ژوورەکەم تارتورە ژوورەکەم بە خەفەتت هەر هەمووی من تەمەنم بۆ دانا ئێستا تۆ بە تەماشووی تارتون ژوورەکەم بە خەفەتت هەر هەمووی من تەمەنم بۆ دانا تۆ ئێستا بە تەماشووی خۆم بە تەمای تۆ کرد ئەی تۆ بەکێوە ماندووی من لێومدا لە لێود لەگەڵ لێوددا دەبزووی خۆم پرسم بۆ شانە کرد کێبوو دەستی خستەمووی حاشا لە خوو قەرارد مادام بێوەفا دەرچووی وەک نانی ساجی وەهای کەس نازانێ پشت و ڕووی وەک نانی ساجی وەهای کەس نازانێ پشت و ڕووی آخر بڵێ چۆن هاتی چۆن ئاوا سوو دەچووی لە دڵی مناماوی گەرچی لەبەر چاون بووی لە لای حاجی دیدارم دێوانە لە خزمەت بووی من لە لای شێخ یاسینم هەر ببینم لە بشووی لە قەزیەی غیرەت دامامە تۆ لە زۆر تێستان دەرچووی
شەو کۆتایی هات من مانگی خۆمم نەدی ئەو شەوە چۆن ڕۆژ بوانی وەڕۆ هاتە زەردی واجیرۆ دەم دێوانم تۆ خەڵتامی کام دەردی گوڵە هێرۆ یەکم بوو بە هەنا سەد بابردی گوڵە هێرۆ یەکم بوو بە هەنا سەد بابردی ڕەش بۆشێک دێوانە بوو چیوە سەر شاخ و هەردی وەک موسای سەرکێوی تور یەم دوعایەی بۆ کردی وتی خودا بیگرێ کێ خیانەتی لێ کردی سڵاو لە حاجی دیدار تۆ مەرد و دەست و بردی ئەی دووبارە بۆ شێخ یاسین ئەرکێکە لەسەر شانم دێوانە ناوی بردی ئەی توانەوەی بەرزانیانی مامەجانەوەی کوردی لە ڕۆژی غیرەتێدا بۆ خۆم دەبم بە پردی خەمی دنیا هاتە لام چارم بوو بە ناچاری ئای خەمی دنیا هاتە لام چارم بوو بە ناچاری ماڵی خۆم بۆ خۆم نییە لە بەینی چوار دیواری ئای ماڵی خۆم بۆ خۆم نییە لە بەینی چوار دیواری پێکەنین لێم تۆراوە هاوڕێ من شین و زاری سەگ عومری کەم و کورتە کاتێ دەیگرێ هاری ئای سەگ عومری کەم و کورتە کاتێ دەیگرێ هاری کەسێک ژیر و عاقڵ بێ دوو جار نایگەزێ ماری ئەو ڕۆژەم لە بیر ناچێ کە پێت وتم هەژاری ئای تامردن پیشەی تۆیە ئیشکردن و کرێکاری نەتزانی من دڵخۆش بووم کاتێ وتت هەژاری هەی نەتزانی من دڵخۆش بووم کاتێ وتت هەژاری شانازی ئەەکەم بەوەی تۆ پێی کرێکاری شانازی ئەەکەم بەوەی تۆ پێی بڵێ کرێکاری نانی شان و قۆڵی خۆم نایکێشم منەتباری کەلاوێکم هەبێ من نایگۆڕمەوە بە تەلاری ئای کەلاوەیەکم هەبێ نایگۆڕمەوە بە تەلاری کەلاوەیەکم هەبێ نایگۆڕمەوە بە تەلاری بە ژیانی خۆم ڕازیم سوپاس بۆ پەروەردگاری دەریای دەڕەهێڵکاوە دەڵێ کوێنجە بزماری ئای من لە لای شێخ یاسینم دەبم بە خزمەتکاری هەی با سڵاوێ بەڕێکەم لە بۆ حاجی دیداری هەی با سڵاوێ بەڕێکەم لە بۆ حاجی دیداری ساڵیادەکەت پیرۆز بێ بەناو بانگی لە شاری ساڵیادەکەت پیرۆز بێ ئاگای لە حاجی بێ ئەخوا ئاگای لە حاجی بێ خۆ ئەو خوای پەروەردگاری هەیەوەی کە من دەناسێ خۆیم پێڵ دەواسێ نامەوێ برادەرجان مەسلحەت کەس ناناسێ ئای لا برادەری ناپیا و دیسانیش دەکەم باسێ دەخینچەت هەستی شعرم بەدەستی تۆ دەتاسێ ئای بەتیری نامەردەکان پێکراوم وەک قەناسێ گریان دێ لە چاوانم دڵ هاتووەتە هەراسێ هەیتر قەت باسم مەکە
نخراب نبخاسي من مكب الشانامة نخزالو للاسي دجمني حاجدي دار ديوان هاليواسي ناچێ هیچ کاتێ دەورەی نەبوون و سەختیم نەزانم بەکێ بڵێم ژینی پڕ لە بەدبەختیمە ئای نازانم بەکێ بڵێم ژینی پڕ لە بەدبەختیم نەزانی پارەدارم کوڕی سەرتاج و تەختیم هەژارێ لێ قەوماوم من لە وەختی بێوەختیمە ئای ژیان وازە جری داوم دایم چاوەڕێی زەختیم لێت بە زیاد بێ خودایە ئای لە بەختی ناپوختیم خۆشیەکانم بە قەرزن وەی لە ناخۆشی نەختیمە ئای دارێکم بێ پەڕوو بۆ خەمی گەڵای درەختیمە ئای من لە لای شێخ یاسینم خۆ کوڕی ڕۆژی سەختیم من لە لای شێخ یاسینم خۆ کوڕی ڕۆژی سەختیمە ئای بوو بە تاسە و خۆزگەی من ماچێک دوو لە دوو لێوانتە ئای بوو بە تاسە و خۆزگەی من ماچێک لە دوو لێوانتێ هێرۆ دڵ و گیانەکەم منم بوومە دێوانەتە ئای بۆ نایەی باوەشی من بکەی بە ماڵ و لانەت بمکەی بە هاودەمی خۆت بۆ تەنیایی شەوانەتە ئای بمکەی بە ئاودەمی خۆت بۆ تەنیایی شەوانت دەستن دەخەممە دەستت لەو شیوەن و گریانەتە ئای تۆ ببە شەمی شەوم من دەبم بە بەروانت پێنووسم دێتە قسە دەبینێ ئەو چاوانت قاقای پێکەنینەکەت هاڕەی مۆر و لەرزانەتە های سەد سڵاو لە شێخ یاسین لە ئەخلاقی پیاوانەتە کورە لە ڕۆژی غیرەتێدا دەبمە ئەو چەکیشانەتە های لە ڕۆژی غیرەتێدا دەبمە ئەو چەکیشانەت دەزانم بە غیرەتی بە هیچ ناکرێ پێوانەتە ئای خۆشم دەبێی وەگەشتێ یاری لە باوەش دەگرێ خۆشم دەبێی وەک دڵێت ناشکێنێ دەگرێ قەدرێ ئەی تا تۆ چارێک ناڵەیکەی دێوانە سەد جار دەمرێ بۆ گشت ئازارەکانت دەبمە بەربەست و چەترێ ئای یەرچەند لەبەر ئەو هێشە هەزارتانم لێ درێ هەی بەڵام دەسەڵ ناگیرم هەتاکو تۆم پێدرێ هەی بەڵام دەسەڵ ناگیرم هەتاکو تۆم پێدرێ ڕۆژێک باوەشت جێم بێت ئەوەم لێ حەیان بکرێ سڵاو لە حاجی دیدار لە گەعدەی مام دیدارە کوردەی لێ مەرجی پێ بکرێ
هەی وەسیەت بێ ئەگەر مردم بۆ سەر قەبرم یارم بێ هەی ڕۆشتم نەمام کۆچم کرد ئەوەڵ کە زڵدارم بێ هەی لەسەر کێلی گۆڕەکەم بانێوی بنارم بێ لەچکەی ئەو با سەرپۆشی سەر کێل و مەزارم بێ هەی لەچکەی ئەو با سەرپۆشی سەر کێلی مەزارم بێ تارای بکێنی کفنی تەرمی بریندارم بێ هەی جلی ڕەش لەبەر بکەی دنیا تەعزێبارم بێ گەردنم ئازاد بکەی نەک بەڕۆ حازارم بێ هەی فرمێسکمات نەخوارێ نەشماوم هاوارم بێ بڵێم گیانەکەم مەگری هەناسەی دوجارم بێ هەی هەتا بەیانی دەیڵێم گەر حازی دیدارم بێ هەی سڵاو بێ لە شێخ یاسین من بارزانیم بۆ خۆش بێ هەی کەسم نەدیوە وەک شێخ بەخوایە ڕەند و مەرد بێ